دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆردومانی دێهاتەکانی کوردستانەکە لە ناوچەی باڵەکایەتی لە بادینان بە دیاریکراوی لە ناوچەی باڵەکایەتی کە ساڵانێکە ماڵی هاوڵاتیان دێهاتەکان مەڕ و ماڵی هاوڵاتیان گیانی هاوڵاتیان لە خەتەردایە و هاوڵاتیانی سڤیلە کاتە ئامانج و ئەوەی کە دوێنێ ڕوویدا لە بۆردومانکردنی گوندی ئازادی لە ناوچەی باڵەکایەتی کە خانووی مەڕەکانی کاک سەید مەحموود کرا ئامانج ئەمە ئەتوانم بڵێم لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا گەریلاکانی پەکەکە بە ڕێوبانیش ڕێگایان نەکەتۆتە ئەم ناوچەیە بۆیە ئەگەر بەهانە بۆردومانکردنی گەریلاکانی پەکەکە بێت بێگومان بوونیان لەم ناوچەیە نییە ئەمە بە ئامانجگرتنی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتی خەڵکی کوردستانە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەمە ماڵی کاک سەید مەحموود بووە و ئەمە شوێنی بەخێوکردنی مەڕ و ماڵاتەکانی بووە و ئێرە شوێنی سەیرانگای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە من بە حکمەوەی خەڵکی ئەم ناوچەیەم زۆر باش شارەزام لەو ناوچەیە وای لێ هاتوو ئێستا دۆخێک دروست بووە کە هاوڵاتیان لە ناو سنتەری قەزای چۆمان کە 10 کیلۆمەتر لێرە دوورە لە ژیانی خۆیان تەمین نین وای لێ هاتووە لە مەڕ و ماڵەکانیان تەمین نین وای لێ هاتووە کە خەڵک لە ژیانی خۆی تەمین نیە بۆیە ئەم بیانوەی دەوڵەتی تورکیا بە بیانووی هێزەکانی پەکەکە دەستدرێژیە کاتە سەر خاچی هەرێمی کوردستان ساڵانێکە هاوڵاتیانی مەدەنی ئەکاتە ئامانج ئەمە تاکە دیاری وەزیری دەرەوەی تورکیا بوو کە سەردانی هەرێمی کوردستانی کرد ماڵی هاوڵاتیەک بۆردومانەکە ڕەنجی 30 ساڵی بەبابە بۆیە ئەبێ سەرۆکایەتی هەرسێ سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم و ئەبێ لەگەڵ حکوومەتی فیدراڵیش سنوورێک بۆ ئەم دەستدرێژیانە دابدرێ ناکرێ هاوڵاتیەک لە ناو ماڵی خۆیدا تەمین نەبێ ئەم ناوچەیەکە لە ساڵانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا هەمیشە لانەی پێشمەرگە بووە و هەمیشە خەتەر لەسەر ئەو ناوچەیە بووە ئەم بۆ بابارانانە سەردەمی ڕژێمی سەدامان بیردێنێتەوە کە لەم ناوچەیە خەڵک ناوێرە بچێتە ناو ڕەز و باخی خۆی ئێمە لە سای حکوومەتی خۆمان ئەبێ لە ژیانی خۆمان تەمین بین وای لێ هاتوو ئێمە لە ماڵەکانی خۆمان لە سەروەری خۆمان تەمین نین بۆ ئێمە نەک هەر پێشێلکردنی سەروەری خاچی هەرێمی کوردستانە نەک هەر پێشێلکردنی سەروەری دەوڵەتی عێراقا بەڵکو ئەمە تەعەداکردنە سەر ماڵ و مڵکی هاوڵاتیانە بۆیە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ هاتووین سەردانی ئەم شوێنەمان کردووە وێڕای ئەوەی کە بە توندی ئیدانەی دەستدرێژیکردنە سەر ماڵی هاوڵاتیان ئەەکەین هەروەها داواش لە هەرسێ سەرۆکایەتی داوا لە حکوومەتی فیدراڵی ئەەکەین کە ئەبێ هەم هاوڵاتیان قەرەبوو بکرێنەوە هەم سنوورێکیش بۆ ئەم دەستدرێژیانە دابدرێن من پێم وایە ئەوەی حکوومەتی عێراقی و هەڵوێستی هەرێمی کوردستان هەڵوێستێکی شەرمنانە و لاوازانەیە تاکو ئێستا ئەمە ئەبێ شوێنیان بۆ دیاریکرابێ فڕۆکە جەنجی لەو هەموو ناوچەیە بە مەبەست ئێرە بۆردومانەکە چونکە ئێرە هیچ شتێکی لێ نەبووە تەنانەت ئەو کاتی کە بۆردومان کراوە شوانەکەش چۆت نان بخوات لە شوێنەکە لە ئەوە نەبووە هەڵوێستی هەرێمی کوردستان بەداخەوە هەڵوێستێکی لاوازە هەڵوێستێکی شەرمنانەیە لە چوارچێوەی جار بەجار لە چوارچێوەی بەیاننامەیەکی شەرمنانە با بڵێن ڕێیەکانی خۆیان دەرەبڕنیان ئیدانەیەکەن ئەمە نابێت لە سنووری ئیدانە ئەبێ تێپەڕێ ئەبێ هەڵوێستی جدی هەبێ بۆ ڕاگررتنی ئەم دەستدرێژانەیە کە ئەخرێتە سەرخاچی هەرێمی کوردستان داوی جۆخۆر بوو بێزگەرە بزن و کار و مەژێزە ئێستاوای بەرخستراوایە و سێ ڕۆژە لەداژی بۆ 4 ڕۆژە و تاوانی چییە؟ یانی ستاوانە چی و بەخێ وێ کرا داشی ڕۆی بخۆ بەرخە چیوالە ئەو ماڵەوە کاوریان بەڵێ ڕۆژانە فروکێت دەوڵەتە داگیرکەرە تورکیا ڕۆژانە تێن هەموو خەلکی کوردستانی بۆمبەباران دەکەن هەل بگرە بادینە هەتا منتەقا چومان و کامل منتەقا چومان بەداخەوە ماڵک یا بخول سەر حیواناوی نزیکی طیارێ لێ دای خەلکی سڤیلن بێ منتەقێ نزیکی 300 مەڕ بەداخەوە یەت کوشتی و هەموو یەدابەرێک زۆر بەداخەوە ڕۆژانە خەلکی سڤیل بیتە قوربانی دەستێ فروکی دەوڵەتە داگیرکەرە تورکیا پڕاستی هەدەفێ وان نەپەکەکەیە هەدەفێ وان هەموو کوردە لە هەر جیهەکی بین معقولە نازانین طیارە نازانن ئەوە بەر حیوانای سەر ماڵ و مەڕێت خۆ هەموو پێک بە تو باران کرد بەداخەوە زیاتر 300 مەر
اتحادیه کشتن و خلاصگیری روزانه همو خلک کردستان بردمان بکن. راستی حکومت هرما کردستان حتی اون که هیچ حلویست نیه بداخل و حکومت هرما کردستان دوی حلویست هبی تو دوی و نکت روزانه فروک دولت داگیرکر ترکیه بین خلک سیویل بردمان بکن. روزانه خلک مای شهید توی دست فروک دولت داگیرکر ترکیه بداخل و دوی حلویست هبی. راستی وزیر دربه ترکیه دمک درجه سردان بغداد کرد بهندی کو بغداد راضی کرد بین پجتا پگه که بین کردستانش همی داگیر کن. دونه هات سردان هرما کردستانی که وزیر دربه ترکیه بهندی کو قناعت پیب کرد علی اساس بچن بین پجتا پگه که بین ناف هرما کردستانی دا. راستی آرمانجا دولت داگیرکر ترکیه نپکه که آرمانجا و سرینا ناسنامه گله کردل هر جایی که بن هر بری وقتی ریفراندوم که حکومت هرما کردستان بیر بتوکو اردوغانت گوته از وناکم قراف که آوه بحثی وکی هرما کردستان لباشور و روش آوا و روش حالا درست ببید. معنا هم کرینا کردستان کرا قراف که آوه لازم حکومت هرما کردستان حلویست بید اوه قبیل نکد. راستی داخوازه هم الپارلمان کردستان که اینو حکومت هرما کردستان که این حلویست بید زیادتر قبیل نکن. حد که بود دولت ترکیه دانین زیادتر قبیل نکن. خلک سیویل دست توپ و طیارت دولت داگیرکر ترکیه شهید ببید. حکم بید حکومت هرما کردستان پارلمان کردستان بیدنگ بید. حتی حکومت ناوند ولام ترکیه بدت و قبیل نکن که بین هرشی بکن سر هرما کردستان بس حکومت هرما کردستان یا بیدنگ. راستی بداخل و دبی حکومت هرما کردستان پارلمان کردستان دبی حلویست بید. حد که بود دولت داگیرکر ترکیه دانین قبیل نکن روزانه خلک سیویل به شهید بکد. راستی دولت ترکیه و زانن که و خلک سیویل لیره زانن بس اوان بوان هیچ کشنین اگر پکه بی تو هر هر حوالاتی که کردستان مهم کردک شهید ببید لاله و او دست کفته کی باش زانم. راستی حکومت هرما کردستان دبی حلویست هبید و زیادتر قبیل نکرد. حد که بود دولت داگیرکر ترکیه دانین.